خۆمانە وا پێڕادەگا تازە خوێندنی تەواو کردووە نازانێت چی ئیمتیازە ئەو لێر پڕ بێگانەیە توانێ ئەوە ڕێبازە بەرا گەنجی کوردەدەن زۆر لە ئاسا ئوستازە ئەگەر یارمەتی بدەن دەیکەن کاری نەوازە وڵاتان پێشکەوتوونە قەت نابن پەرتەوازە گەنجی زیرەکمانەیە زۆر چاو لە ترس و وازە بەڵام ئیهمال کراون بێ ئاوات و ئەمرازە کەس نییە دەستی بگرێ لێی تێبگات چی نیازە هەتاکو ئاوا بژین لەو کوردستانە شازە سەیری خاچی پیرۆزمان پڕپڕ لە هەڵۆ بازە سەیری خاچی پیرۆزمان پڕپڕ لە هەڵۆ بازە ئەی عەشق و ئەویندارم بە تیر و برۆ چاوت دەمیەکە بریندارم وا چەند ساڵە لە دواتم بۆچی نابی بەیارم عەشقێکی تەگلایەنە کەوتا دەمای بێزارم گەڕام لە گوند و شاران ڕۆژ و بە شەوی تارم نیگایەکم بۆ بکە دەمزانت چەند داغدارم ئەو شەوە ڕاجە جوانم وەرازیەکە و هاوارم باماچت کە پڕ بەدڵ سینە و مەمەد ڕامارم باماچت کە پڕ بەدڵ سینە و مەمەد ڕامارم زەحمەتە لە کاتێکی نەخوازراو حەسوود و بەخیر زۆرن دێن و بۆ دادەنێدا و کە من بە خۆم نێچیر بم تۆم بۆ عەشقت بکەم ڕاو نامەی کاغەزم نووسی ڕەوانم کرد لە پێناو وەڵامی بۆ ناردمەوە نووسی سەرات تا سڵاو من و تۆ بۆ یەک نابین تەنە ڕازیم بچەم هەڵمەدمەندک مەشهورە هەر وەک سیئێنێن ڕوودا سەودا و سرم بەدوات بگاڕم مێندا غەریب و دەربەدەرم دڵی تۆ قرە قرارە تۆ هەر لا بێت تێپەڕم بە عەشقی تۆوە شادم تۆزێک لێت دەکەم شەرم وەرە هیوای ژیانم باڵادار سنۆبەرم وەرە هیوای ژیانم ئای باڵادار سنۆبەرم پەیدا بوو فتنە و دەجال یا ڕۆیی بەجێهێشتم پەرچەم زەردی ڕوو بەخاڵ گریام و پاڕامەوە دادەنیشتم وەک منداڵ وتی تر تۆم ناوێ چی بکەم لە کەسی بێم کە ڕۆیشت و بەجێهێشتم من دەژیم بە حاڵە کە ڕۆیشت و بەجێهێشتم من دەژیم بە حاڵە والله بە چاوی جوانی یارم بە من
دەکوژێ وەڵا بە چاوی جوانی جاردارا خەمیش دەدا بە چاوی پڕگریانی بژی سەرۆ قوربانی شانم داوە بەشانی کەرکووکی پێ دەڵێ ئوستادی ئوستادانی کەرکووکی پێ دەڵێ کورە ئوستادی ئوستادانی شاری کەرکووکە ئەو بەندانم داناوە ئەو ڕۆژەی من بارم کرد ئەو ڕۆژەی من بارم کرد ماڵم وێران کراوە دەلێی دە چاکی لێدا نەشەی گوتنێ مەستاوە یادی هەڵمەت بەندکە بەرامبەرم وەستاوە کامیرەی دەست و شانی وەک کامیرەی ڕووداوە ئەو کامیرەی دەستی ئەو وەک کامیرەی ڕووداوە چۆن تۆ دەکەی وانابێ ئەگەر من تۆم خۆش دەوێ ڕەبی ماڵم خراپێ دەلێی دە و چاکی لێدا ئەلاو بەندەی سڕای بێ ئەوەش فەرمان دۆلارە سەرد و چاوم بەخێر بێ ئەگەر دۆلار بەرز بێ ئەویش زۆر زەوقی دەبێ ئەگەر دۆلار بەرز بێ ئەویش زۆر زەوقی دەبێ شەڕی بەران و شەکە دانێ بەلام لێمەکە بناغەی کوڵ مەیدانە بێنە یەلکەی باڕۆکە لە بنەوە سەیرم دەکا زۆردا چاوم لێ دەکە لە هانۆڤەری ئەڵمانیا وەڵڵا تەلەفۆن دەکا لە وڵاتی ئەڵمانیاوە ئێستا تەلەفۆن دەکە دەڕۆم و سەفەر دەکەم کوردستان جێدەهێڵم چۆڵ دەکەم وڵاتەکەم لە نێو غەم و خەفەتدا پێم ناڵێم من چی بکەم خواتان لەگەڵ هاوڕێیان خوا حافیزی و لێ دەکەم ئیتر دەڕۆم ماڵاوە بۆ غەریبی کۆز دەکەم خۆ ئەمنیش وەک هەندێک کەس دەچم لەوێ ژین دەکەم لە وڵاتی غەریبیەوە سەیری کوردستان دەکەم بۆ هێشتا من نەڕۆیشتم بیری گەلێک شت دەکەم بیری ڕۆژانی خۆشی نەفرەت لە ناخۆشیەکەم بیری ڕۆژانی خۆشی نەفرەت لە ناخۆشیەکە